تۆپبارانەکانی تورکیا و بەکارهێنانی چەک کیمیایی دژی گەلی کورد و قڕکردنی گەلی کورد ئێمە داوا لە وڵاتانی زلێزش دەکەین بۆ سکاڵا تۆمار بکەن سەبارەت بە پێشەلکاریەکانی مافی مرۆڤ کە تورکیا دەیکا بە هەموو جۆرێک چەکی کیمیایی لەسەر گەلی کورد و هاوڵاتی سبیل و چەک بەدەست ناخوێنێتەوە. بەکارهێنانی چەک کیمیایی یەکێک لە هەرە نامرۆڤانەکەی کارە نامرۆڤانەی کە دەوڵەتی تورکیا دەیکا بەرامبەری کورد و هەروە وڵاتانی زلێزی زۆر لێ بێدەنگن. ئێمە هەڵوێستمان وەرگرتووە و وەکو گەنجانی دەبێت ڕاپەڕین داواکارین کە ئەم کارە قێزەونەی تورکیا جێگای قوبوڵ نییە و قوبوڵی نەکەن سکاڵا تۆمار بکەین بە شێوازێک بڵێم دەکرێت هەموو گەلی کورد بە یەک دەنگەستێ لە سەبارەت بەوە و تۆزێک جوڵەیەک دروست بکە سەبارەت بەو کارە خراپەی کە تورکیا دەیکا بە گەلی کورد و ئەو کارە تاسەر نابێتن. شتێک هەیە دەڵێ ئێمە ئاگرە سوورە لەم بە دوورە ئەمڕۆ لە منە سبەی لە تۆیە پێویستە ئێمە هەمومان بە یەک دەنگ هەستین. ئێمە وەکو گەنجانی دەوەری ڕاپەڕین هەڵوێستمان دەربڕیوە دەربارەی ئەو هێرشانەی کە تورکیا هێرشەکاتە سەر باشووری کوردستان و چەکی کیمیایی بەرامبەر گەلی کورد بەکاردێنێ، بەڵام هەرگیز تورکیا بۆ ئامانجەی خۆ ناگا کە بیەوێ میلەتی کورد قڕ بکات و بەو شێوازە کە نازنامەی گەلی کورد بسرێتەوە. بەڵام شەرمەزارێکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە چەندین ساڵە تورکیا هێرشەکاتە سەر باشووری کوردستان و هاوڵاتی سفیل شەهید دەکات و دار و درەختەکان ئەبڕێتەوە و بە هەموو شێوازێک داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە بێدەنجی چیتر نەنوێنێ بەرامبەر ئەو هێرشانە کە تورکیا هێرشەکاتە سەر باشووری کوردستان و بە تایبەتی دەڤەرەکانی بناری قەندیلی و ئاڤاشین و مەتیناو کە چەندین جارە چەکی کیمیایی لێ بەکارهێناوە. دەوڵەتی تورکیا شکستێکی گەورەی هێناوە هەر بۆیە چەکی کیمیایی بەکار دێنێ بەرامبەر گەلی کورد و بەرامبەر گەلی کورد، بەڵام هەرگیز ناتوانێت بەو شێوازە کە نازنامەی گەلی کورد بسرێتەوە و کورد لەناوبە دڵنیابە ئێمە بە بەهێزتر سەرەکەوین و دڵنیابە سەریشەکەوین.